علی یەک ژێ قوربانییەن دەستێ داعشا ڕۆژانە لەبەر دەرگەی قوتابخانێ دێتە دیتن لە باویژی زارۆک کۆم دەبن چونکی مامۆستا بوو لە شنگالێ لە ساڵا 2014 لەگەڵ 6 کەسان ژە خێزاناوی و بەترژ 9 کەسان ژێ کەس و کارێ نووی هاتبوونە ڕەفاندن عجوبة أسفلتي بشافي خو مديت كشتن بكوما ورمية جماعي وكقوتي رميا بالرصاص أم بكوما كشتن براستي وقتك ديم أو مشهد تي برشافي أو سيناريو تي برشافي دروني مني نفسي نخشت ب ئەو ژی ژێ گۆڕێن بکۆم ڕزگار بوویە لێ ئەو ڕۆژ برینەکان مەزنە لێ دلێویدە و تانۆهاژی کەس و کارێنوی دناوا گۆڕێن بکۆم دەهینە لێ گوندێ کۆچۆ از مجموعة شاربهم إيدكا مرة تقريبا 6 زلامي هبون والبيش مجي تقريبا 20 زلامكا هبو يعني مقبرة ما جهيا النيزيكي يبنج شخصا الوي مقبرة ده هادنا كشتن أمس سيجي فلتين شوي مقبرة دناوا هەر ماڵەکە شنگالیدا چیرۆکەک تراژیدی و دلێشەیە کول ساڵا 2014 ڕوودایە و حەیانوهاژی هەندێک شوان چاوەڕێی کەس و کاری خۆ نەکوش دەستێ داعشی بێن ڕزگارکردن لە هەمان دەمدا هەندێک ژی چاوەڕێی هەستیکەی خۆنە کو بێنە خاک سپاردن ئەو برین حتا نوهاژی بەردەوام یەک کۆمەڵگە و گوند لێ شنگال نینە هەگەر گۆڕێ بکۆم لێ نەبن داعش درب لێ باشوور و باکوورێکیای شنگالێدا نوهاژی کەس و کارینوان نەمونێن خوێنێدن دا کۆوان هەستیکە وبنە پزیشکی داد و هەستیکەی کەس و کارێوان ڤەگێڕن Vegave heweka komkirina sampalat xîne ya dest pêkirî her ji 22 mangê heta evro da ku sampalat xîne ji kesokaret bê serûşwêna û qurbaniya bêne wergirtin û bêne komkirin û bêne hinartin bû pizîşkê da Dilbexda bû her goreka komal bête heldan mutabeqa bête kirin gel wan rifatet hatine heldan ji wan gora نه سال دەبۆرن و تانوها 2847 کەس ژێزدیان بێسەروشونن تاوی هەندێ چەند ساڵن نەمانە داعشی هاتیە ڕاگەهاندن لێ هەڕۆژ ێزدی چاوەڕێی کەس و کارێ خوێنە و حکوومەتە عێراقیژی بێدەنگە مەهەر شنگالی کوردستان 24 کەمپا قادیە